دیاردەی نێرگلە و جگارە خواردن بەڕاستی بوویتە دیاردە. هیوادارم دایکان و باوکان مناڵەکانیان ئاگادار بکەنەوە لەسەر ئەوەکەوە مناڵەکانیان دوورکەونەوە لە جگارە خواردن، لە نێرگلە، لە جیاتی ئەو دیاردە ناشرینە با بتوانن سوودێک لە مۆزیک وەربگرن، بتوانن بەیەکەوە سوود لەو شتانە وەربگرن کەوا سوودی هەیە. بەڕاستی ئێستا بوویتە دیاردە لە زۆربەی شار و شارۆچکەکان خەڵک لە تەمەنێکی زۆر ینی بچووکەوە دەست دەکات بە جگارە خواردن یان بە نێرگلە خواردن کەەوەش کاریگەری هەیە لەسەر تەندروستی. ئەگەر بنا ماڵە ڕاهێنان بە مناڵەکانی بکە، بە هەر تاکێکی بنەماڵی خۆی بکە، کۆمەلگا سازە بێ، یعنی سازبوون، دروستبوون و پەروەردەبوونی بنەماڵە لە هیچ کۆمەلگادا بنەماڵەوە دەست پێەکە. جا بۆیە هەر سەبارەت بۆ مەسەلەی دووکەڵ و مخدرات و ئەوەی کە پێڵەن لە جگەرەکێشان و دەست پێەکە هاتاگا بە نێرگەلە ئەوانە دەوری ئەساسی هەیە دایک و باوک بۆ تربێتی مناڵەکان و بۆ پاراستنی مناڵەکان دەوری ئەساسیە بینن. کۆمەلگا یعنی کاریگەریەکی وای کردوتە سەر ئەو کەسانەوە دەزانێتن ئەگەر ئەو گەنجە ئەو لاوە کە نێرگەلەیە گیانجگەریکی بەدەستەوە نەبێ، یعنی هەست بە نەقسێ بکە. ئەو شتانە زۆربەی یعنی وەکو بڵێ تەقالیدێکە لە دەوڵەتانی ترە وەرمانگرتووە، بۆیە خەڵکی ئێمەش وەک شتێکی نمونەی بەدوای کەوتووە، وا دەزانێت کە ڕەنگە ئاستیش کەسایەتی پێیبەرز بێتەوە یا خۆت دوو ڕۆژی دیکە مەسەلەن لە ناو خەڵکدا جێی خۆی بکاتەوە.